بناوی خی گەورە میهرەبان سڵاتان لێبێ خۆشەویستان ئامادەبانی بەڕێز جژنی هەموو لایەکان پیرۆز بێت هەموو ڕۆژێکتان جژن و خۆشی بێت داواکارین لە خی گەورە پەرستش و عیبادەتی هەموو لایەکی قبوڵ کرد بێت خۆشحاڵین کەوا جاریشتر لەم هۆڵە جوانە لەگەڵ ئێوەی ئازیز کۆلەبینەوە بەڕێزان سیمیناری ئەو شۆمان لەژێر ناونیشانی بابەتە ژینگەییەکان ڕۆمالی بابەتە ژینگەییەکان لە میدیای نوێ دەبێت کە لەلایەن زۆر بەڕێز سادت سلێمان پێشکەش دەکرێت بەڕێزیان ڕۆژنامووسی تایبەتن لە بواری ژینگە و گۆڕانکاریەکانی کەشوهەوا هەروەها نووسەر لە سایتی دەرەج بە زمانی عەرەبی و نووسەری کتێبی پاسەوانانی ئاون لە وشکەساڵی و گۆڕانکاریەکانی ژینگە لە عێراقدا لێرەوە بە ناوی دەستەی کارگێڕی گرین سکوڵ و بە ناوی ڕێکخراوی سروشتی کوردستان بەخێر هاتنێکی شایستەی بەڕێزیان دەکەین و سوپاسیان دەکەین بۆ ئەو کاتێکەوە بە گرین سکوڵی بەخشین بەڕێزان زۆر درێژی ناکەمەوە تەنها بەبیرتان دێنمەوە کەوا لە کۆتایی سیمینارەکە ئێمە فۆرمێکی ئەلکترۆنی دادەنین بۆ ئەوەی ناوتان تۆمار بکەن بۆ ئەوەی دواتر بەڵمامەی بڕوانامەی بەشداربوونتان بۆ دروست بکەین ئێستاش داوا لە کاک خالید دەکەم بۆ پێشکەشکردنی سیمینارەکەی لە ماوەی 45 خولەک و دواتر لە ڕێگای نامەکانەوە دەتوان پرسیارێکتان هەبێ ئاراستایی کاک خالدی بکەن فەرمو کاک خالد. زۆر سپاس کاکارزان من سپاسی گرین سکوڵ دەکەم سپاسی ڕێکخراوی سروشتی کوردستان دەکەم بۆ ڕێخستنی ئەم دەرفەتە بە تایبەتی بۆ شخصی من کە من زیاتر بڵێن لەم بوارەیە بە زمانی عەرەبی ئیشەکەم ڕاستە جاروباریش لە ڕێگەی سۆشیال میدیاوە هەنێکشت بە کوردی بڵاوەکەمەوە بەڵام ئەمە دەرفەتێکی باشە بۆ ئەوەی بگەڕێمەوە بۆ لای هاوپیشە و هاوڕێکانم و هەروەها ئەو توێژەر و ئەو کەسانێکەوە بەردەوام سەرچاوەی زانیاری منن لە کوردستان ئەمە دەرفەتێکی زۆر باشە و سپاسی ئێوە وەک لە سەرەتایە ڕێککەوتین لەگەڵ کاکەرزان برادەرانی تر لە گریسکوڵ کە ئێمە باسی چی بکەین بەڕاستی خۆی کاتەکەش یعنی ئەوە نییە بەشی هەموو شتێ بکە بەڵام هەوڵەیەم وڵامی ئەو پرسیارانە بەمەوە کە لە پانکارتەکە یادانراوە لە ڕێکلامەکە یادانراوە یەکەم بابەتە ژینگەیەکانی ئێمە چین هەڵبەتە پێشەوەی وڵامی ئەم پرسیارە بەمەوە ئەمەوێ بڵێم بابەتی ژینگەی بابەتێکی دابڕاو نییە بابەتێکی پرێستیج نییە بابەتی ژینگەی بابەتێکە پەیوەندی بە بوونی ئێمەوە هەیە بوونی ئێمە پەیوەستە بە ژینگەوە زۆر جار بە هەڵەت تێگەیشتنێک هەیە کە گوایە ئەوانەی کە لەسەر ژینگە ئەنووسن ئیتر جۆرێک لە پرێستیج و پەیوەندیان بە کێشەکانی ترەوە نییە و لەسەر سیاست قسە ناکەن و لەسەر دەسەڵات قسە ناکەن و لەسەر کێشەکان قسە ناکەن یعنی بە کوردەکەی بڵێن سەریان سووکە من بە پێچەوانەوە ئەڵێم ئەگەر ڕۆژنامە نووسانی با بواری سیاست و هەروەها ئاسایش و ئابووری تووشی گیر و گرفت ببنەوە لەگەڵ دەسەڵات و لەگەڵ دەسەڵاتداران و لەگەڵ نیزامی سیاسی لەگەڵ دەوڵەتە ئەوە ڕۆژنامە نووسان نەک تەنها لەم ڕۆژنامە نووسانی بواری ژینگە نەک تەنها لەم بوارەیەتیش و تووشی گیر و گرفتە بن بەڵکو لە بواری کۆمەڵایەتیشە تووشی گیر و گرفتە بن بۆ چونکە زۆر جار ئێمە لەسەر لە کاتی ئیشکردنا لەسەر فیل یعنی لەسەر لە ڕوبەری ئیشکردنا لەسەر حەقل توشمان ئەبێ بە زۆر بە کۆمەڵی ڕەفتاری نابەجێەوە بەرامبەر بە ژینگە بەرامبەر بە ئاژەڵان بەرامبەر بە باڵندە و بەرامبەر بە مێرووەکان تۆ وەک ڕۆژنامە نووسێک یەیتە دەنگ کە یەیتە دەنگ ئەمە بەریەکەوتنێک دروستە بێ لەگەڵ کۆمەلگایە چونکە کۆمەلگای ئێمە لەبەر ئەوەی تا ئێستا یاسایەک نییە ئەم شتانە ڕێک بخە کۆمەلگای ئێمە گوێ بەم شتانە نایە لەم خاڵەوە دەست پێ ئەەکەم و هەر لەم خاڵەشەوە ئەچمە ناو بابەتەکەەوە ئەوش ئەوەی بابەتەکانی ئێمە چین هەندێک یەکێک لە گرفتە سەرەکیەکان کە هەمانە لە ناو میدیای کوردیە ئەوەیە کە ئێمە کە کاتێک تووشی قەیرانێکی گەورە ئەبین باسی ژینگەکەین بۆ نمونە کە ئەومان نابێ باسی ئاوەکەین کە ئاگرەکەوێتەوە لە ناو خاکی کوردستان و لەسەر چیاکانی کوردستان باسی ئاگرەکەین باسی ژینگە ئەەکەین ئیتر بە کورتەکەی ئێمە کاتێک ژینگەمان بیرەکەوێتەوە کە لە ناو قەیرانێکی قوڵداین
بۆ چونکە تا ئێستا ژینگە نەبووەتە بابەتێک نەبووەتە ناونیشانێکی سەرەکی لە میدیایە لە زۆربەی زۆری ڕۆژنامە و گۆڤار و سایتی کەناڵەکانیشە لە کاتی کاتیگۆریکردنە سەیرەکەین هەیە وەرزش هەیە ئابووری هەیە کۆمەڵایەتی هەیە ڕۆشنبیری هەیە هونەر هەیە ئاسایش هەیە هەموو شتێک هەیە بەڵام ژینگەی تیان نییە لە هەمان کاتە ئەگەر تەماشای ئەمڕۆ میدیای جیهانی بکەین ژینگە نەک تەنها هەیە بەڵکو ناونیشانێکی سەرەکیە بۆ ناونیشانێکی سەرەکیە لەبەر ئەوەی بۆتە بابەتی ڕۆژ بۆتە بابەتێک پەیوەستە بە ژیانی ئێمە بە بوونی ئێمە بە خۆراکی ئێمە بە هەناسەدانی ئێمە ئەمە یەکێکە لەو خاڵانەی کەوا بەردەوام گرفتێکی گەورەیە لە بەردەم میدیای کوردیە و هەروەها میدیای عەرەبیشە لێتان ناشارمەوە بەپێی لێکۆڵینەوەیەک کە لەم ماوەی ئەخیرا کراوە تا ئێستا ڕێژەی ڕۆماڵکردنی بابەتە ژینگەیەکان لە ناو میدیای عەرەبیە لە سایەک تێپەڕ ناکات یعنی کەمتر لە سایەک کەوا بێ ئەمە گرفتێکی گەورەیە کە باسی ژینگەش ئەکەین زۆر جار ئیتر بابەتەکان لە کوردستانە زیاتر لە مەسەلەی کۆکردنەوەی پلاستیک و پاکردنەوەی مەسەلەن هەنێ شوێن و یان چاندنی دارێک یان ئیتر لەم شتە بچووکە ناڵم بچووک بگورن لەم شتانەیە کۆکرێتەوە بەڵام بابەتە ژینگەیەکان ئەتوانین بە شێوەیەک لە شێوەکان کاتیگۆری بکەین یان با بڵێن دابەشیان بکەین بۆ سەر زۆر تەوەری جیاجیا لە ئەوە دەست پێ ئەەکەین ئاو ئێمە تەنها ئەوە نییە ئاوی ڕووبارەکان پیس بکەین بۆ نمونە لە ناو بابەتی ئاوە ئەتوانین ئێمە لەسەر ئاوی بەکارهێنراو با بڵێن ئاوی زێرابەکان بنووسین چونکە تا ئێستا بەپێی هەرچی ئەو لێپۆڵۆنانەی کە هەیە لە دنیاە ئاوی زێراب ئێستا بە ئاوی بێکەڵ حسابی بۆ ناکرێت بەڵکو وەک سەرچاوەیەکی ئاو وەک سەرچاوەیەکی زیادەی ئاو تەماشا ئەکرێت ئەمیش دوای معالەجەکردن و دوای بەکارهێنانەوەی هەر لە ناو مەسەلەی ئاوە ئێمە ئەتوانین بۆ نمونە باسی ژیانی یعنی فرە چەشنی ناو ئاو بکەین مەبەستم بایۆدایڤرسیتی ناو ئاوە ئێمە کە باسی ژیانی بوونەوەرەکانی ناو ئاوەکەین یەکسەر خەیاڵمان بۆ لای ماسی ئەچێ بۆ چونکە ماسی سەرچاوەی خۆراکی ئێمە میلەتێکی ماسی زۆر ئەخوێن حەزمان زۆر لە ماسیە ماسی ئەبرژێنین چێژی لێ ئەبێنین هەموو ئەم شتانە بەڵام کەس ئاگای لێ نییە کەس چاوی لەوە نییە چۆن سەرچاوە ئاویەکان بە پاکی بهێڵێتەوە چۆن خۆراکی ماسیەکان بپارێزین ئەمە یەکێکە لەو گرفتانە کاتێک کە کەسێک بۆ نمونە لە ڕاوە ماسیە بۆمبی دەستی بەکارهێنێ یان ژەهر بەکاردێنێ هەستەکەی ئەمە تەنها ماسیەکان ناکوژێ بەڵکو ژینگەی کۆی ئیکۆسیستەمی ناو ئاو ئەکوژێ کە ماسیەکان لەسەر ئەوە ئەژین ئەمە لە ڕووی ئاوە مەبەستم چی بوو ئەتوانم بڵێن تەنها لەسەر ئاو ئەتوانین لەسەر چەند تەوەرێک ئیش بکەین کە کاتێک بۆ نمونە ئەبینین خەڵکی کوردستان ئەمە یەکێکە لەوانەی کە سەرەتای ئاماژەم پێکرد ئێمە ڕوبەڕووی کۆمەلگا ئەبینەوە جاری وایە مەبەستمەوە نییە پێکدادان و شەڕ مەبەستم جۆرێک لە بەریەکەوتن هەیە ئەوش ئەوەیە زۆر ئاسانە ببینی کە کەسێک ئۆتۆمبیلێکی گران بەهای خستوتە ناو ڕووبارەکەەوە لە ناو ڕووبارەکەی ئایشواتەوە پاکێکاتەوە یعنی بەلای ئەوەوە ئەو ئۆتۆمبیلە لە هەموو سەرچاوە تروشتەکان بەباهاترە بەلای ئەو کەسەوە بەداخەوە ئەڵێم ئەمەش بووەتە دیاردەیەک لە کوردستانە و بێ ڕوبەڕووی بینەوە ئەبێ قسەی لەسەر بکرێت بۆ چونکە ئەمە سەرچاوەی بوونی تۆیە ئەم ئاوانە بە مەسەلەی ناونیشانی ئاو تێپەڕینی بچینە سەر شتێکی تر بچینە سەر ژیانی کێویانە یان با بڵێن الحەیات البەڕیە یان وایلد لایف ئەمە بابەتێکە کە زۆر کەم قسەی تیاکرێت لە کوردستانە کەم قسەی تیاکرێت بە مەرجێک ئێمە لە کوردستانە ریسێرچەر مەبەستم توێژەری باشمان هەیە ئێمە ئاکتیڤیستی باشمان هەیە من خۆم لە کوردستانە تا ئێستا چەنەها راپۆرتم کردووە چەنەها نووسینم نووسیوە سەرچاوەکانم لە کوردستانەوە بوو یعنی یەکێک لەوانەیە ئێستا لەگەڵمان نابێ هاناخانە هانە ڕزای یەکێکە لە ریسێرچەرە باشەکان لە ئاستی جیهانیشە ئیشەکانی ناسراون
بەڵام لە کوردستانە کەم بە ئەچین بەلای ئەم بابەتەیە مەبەستم تەنها هانەقان نییە ینی کۆمەڵێک ناوی تر هەن لەم بوارەیە بۆ نمونە لە بواری مێرووەکانە ئێمە مامۆستا فەرهادمان هەیە لە زانکۆی سلێمانی کە من نەک تەنها بۆ میدیای کوردی بۆ میدیا جیهانیەکانیش مامۆستا فەرهاد سەرچاوەی نووسینەکان بووە راپۆرتەکان بووە ئێمە بۆ باس لە مێروو بکەین مەبەستم یعنی مێروو کە بوونەوەرێکە لە ناو میدیای کوردیا بوونی نییە ئەگەر بە دەگمەن باسی هەنگ بکەین ئەمەش دیسانەوە چینەوە سەر ئەو خاڵێکەوە هەنگ لەبەرەوەی ئێمە میلەتێکین حەزمان لە هەنگوون کە مشکلەیەک دروستە بێ باسی هەنگەکەین ئەی مێرووەکانی تر باشە خۆ مێرووەکان لەسەر گۆی زەوی بە ڕێژەی لە سا هەفتە ئەوان بەرپرسیارن لە پیتاندنی خواردن کەواتە ئێمە بەبێ مێروو ژیانی ئێمە لە ژێر مەترسیایە کەس باس لەمە ناکات ئەمەش بابەتێکی ترە ئەتوانین باسی لەسەر بکەین قسەی لەسەر بکەین ئەتوانین چیرۆکی لەسەر بنووسین ئەتوانین گێڕانەوەی ڕۆژنامە نووسی لەسەر بکەین ئەتوانین چیرۆکی ئۆدیۆڤیژۆڵ ینی مەبەستم ڤیدیۆ و دەنگ و نووسین و هەموو شتێک لەسەر ئەمانە بکەین لەم بوارەیە با بچینە سەر مەسەلەن بوارێکی تر ئەویش بواری دارستان و درەختەکانی کوردستان ئەمەش بابەتێکە کە کەم قسەی لەسەر ئەکرێت ئەمڕۆ لە جیهانە ئێمە کەوتونەتە بەردەم مەترسیەکی زۆر گەورەیە ئەوش لە ناوچوونی دارستانەکانە ساڵانە بەپێی ڕووبەری وڵاتێکی وەک نەمسا جیهان دارستان لەدەستەیە وە کوردستانیش بەشێکە لەو جیهانە و ئێمە بینیمان بۆ نمونە لە ماوەی پێشووە چەند راپۆرتێک بڵاوبووەوە خۆشم یەکێک لەوانەی بە عەرەبی لەسەر بنووسی لە پێنجوێن بەس لە پێناو تەماتەیە لە پێناو بەرهەمێنانی تەماتەیە ڕووبەرێکی زۆر لە دارستانەکان نەک دارەکان ئەبڕێنرەوە بەڵکو لە بن لە ڕیشەوە هەڵدەکەندرێن بۆ چونکە ئەو شوێنانەی کەوا دارەکانیان لێ هەڵەکەن ئەیکەن بە زەوی کشت و کاڵی بۆ بەرهەمێنانی تەماتە و بەرهەمێنانی میوە و سەوزەی تر ئەمە لەوانەیە لە وەرزێکە جوتیارێک یان با بڵێن کۆمەڵێک کەس قازانجێ بکەن چەند ملیۆن دیناریان دەستکەوێت بەڵام دوای 100 ساڵی تر چی ڕوایە دوای 50 ساڵی تر چی ڕوایە خۆ ئێمە ئیش بۆ ئەمڕۆ ناکەین ئێمە ئیش بۆ 100 ساڵی تر ئەەکەین ئێمە بیر لە نەوەکانی دوای خۆمان ئەەکەینەوە بیر لەوە ئەەکەینەوە نەوەکانی دوای خۆمان نەفرەتمان لێ نەکەن نەڵێن نەفرەتتان لێبێ ئێوە چیتان بۆ ئێمە بەجێهێشت ئەمە یەکێکە لەو پرسیارانەی ئەبێ بەردەوام بیکەین لە کوردستانە دیسان ئەم بابەتە بابەتی دارستان ینی کاتێک بەلایەچین کە بۆ نمونە ئاگرێک ئەکەوێتەوە مەسلەیەکی ترەیە هەر لە ناو چارچەوەی دارستانەکانە ئەوش ئەوەیە داگیرکاری و دژمنکاری و بۆمبارانی هەردوو وڵاتانی ئێران و تورکیا بۆ سەر سروشتی کوردستان کە ئەمە بووەتە هۆی دەربەدەربوون و جێلەکردنی ژمارەیەکی زۆر لە ئاژەڵ لە باڵندە لە مێرووەکان لە هەموو بوونەوەرەکان لە شوێنی خۆیانە یعنی بۆتە هۆی تێکدانی کۆی ئیکۆسیستەمی کوردستان ئەمەش دیسانەوە ئێمە باس لە لایەنە ئەمنیەکانەکەین بەڵام باس لەم لایەنە ناکەین کەس نایە چیرۆکێک بکات لەسەر چیرۆکێکی ڕۆژنامەوانی بکات لەسەر ئاژەڵێک کە بەهۆی بۆمبارانەکانی تورکیاوە جێلەق بووە یان بڵێن کوژراوە ئەمەش بابەتێکی تر بابەتی دارستانەکان بابەتێکی تر هەیە ئەوش بابەتی میکرۆئۆرگانیزم ئەو جیهانەیە کە ئێمە لەسەری ئەژین بەڵام جیهانێکی نەبینراوە بەعەرەبی ئەڵێن الأحیاء الدقیقە یعنی بڵێن ئەو بوونەوەرە زۆر وردانەی کە ئێمە نایەنبینین ئەبێ لەسەر ئەمانە ئیش بکرێت چونکە بۆ هەر دارستانێک هەر شوێنێک میکرۆئۆرگانیزمێکی خۆی هەیە ئەمە نەک ئەتوانم بڵێم ئیشی لەسەر ناکەین هەر وجودی نییە لەناو میدیای کوردیە ئەمە وجودی نییە بەگشتی ئەمانە
هەڵبەتە بابەتی تریش هەن، بەڵام مەبەست ئەمە بابەتە سەرەکیەکان بوو کە ئێمە ئیشیان لەسەر ئەەکەین. هەڵبەتە ئێمە توانین باس لە وزەی نوێبووەوە یان بڵێن renewable energy ئەوە بکەین. ئەمەش دیسانەوە بابەتێکە بۆ چونکە بەکارهێنانی گازوایل و بەکارهێنانی بڵێن وزەی ژێرزەوی یان ئەوەیە پێڵێن fossil energy بەکارهێنانی ئەوە بۆ بەرهەمهێنانی کارەبا ئەمە زیانێکی زۆر گەورەی هەیە. بەشێکی زۆر لە گازە گەرمکەرەوەکان ئەخاتە کەشەوە، کەواتە ئێستا کاتی ئەوەیە ئێمە باسی وزەی نوێبووەوە بکەین. ئەمەش بابەتێکە. ئێستا لە زۆر شوێنی دنیا من بە حکمی کارەکەم حاڵی حاضر لەگەڵ ژمارەیەک ڕۆژنامەنووس لە جزائیر و لە مەغریب و هەروەها لە تونس و میسر و ئوردن و لوبنان ئیشەکەم. ئەکتیڤیتیەک با بڵێن چالاکیەکی زۆر هەیە بە تایبەتی لە ئوردن، لە تونس، لە مەغرب، لە جزائیر لە بەکارهێنانی وزەی نوێبووەوە. ئەوش بەرهەمهێنانی کارەبا لە ڕێگەی هەواوە یان لە ڕێگای هەتاوەوە. ئەمەش دیسانەوە بابەتێکە. ئەم بابەتە نەک تەنها بابەتێکە یان بۆ پاراستن یان با بڵێن بۆ پاراستنی ژینگە، نەک تەنها لەو چوارچەوەیە، بەڵکو ئەتوانرێ باسی لێ بکرێت وەک بزنسیش. بۆ چونکە ئەو کۆمپانیانەی کەوا ئەچنە ناو ئەم بوارەوە هەلی کار ئاخولکەنن، هەلی کار دروستەکەن، بازاڕەکە ئەکرێتەوە. یعنی ئێمە ئەتوانین لە ڕێگەی ڕۆژنامەنووسیەوە بەها بدەین بە شتەکان. بەهادان بە شتەکان هەر ئەوە نییە بڵێن کاکە تۆ ئەم کارە مەکە و تەواو. نەخێر، ئەی باشە تۆ ئەیکەی کە ئەی ئەڵتەرناتیڤت چییە، ئەی بەدیلەکەت چییە. بۆیە ئەبێ لەو بەدیلەیە ئێمە باس هەموو چیرۆکە ڕۆژنامەوانەکانمان لەسەر میکرۆئۆرگانیزم، لەسەر دارستان، لەسەر سەرچاو ئاویەکان، لەسەر کەوتنەوەی ئاگر، لەسەر renewable energy ئەبێ لە هەموو ئەمانە پەیوەستکەین بە ژیانی خەڵکەوە، پەیوەستکەین بە بزنسەوە، پەیوەستکەین بە ئیشەوە، پەیوەستکەین بە سەرچاوەی داهاتی خەڵکەوە. خۆی ئەمە کارەکەی ئێمە. بەگشتی ئەمە لەو بابەتانن کەوا ئێمە ئەتوانین لە ڕووی میدیاییەوە قسەیان لەسەر بکەین، بیان جۆڵین. بەڵام چۆن؟ پرسیارەکە ئەمەیە. حەزەکەم لێرەیە بۆستم بەس بۆەوەی ئەگەر پێشەوەی بچمە سەر بابەتەکەی تر، ئەگەر هەر هاوڕێیەک و هەر هاوپیشەیەک پرسیارێکی هەبێ بۆەوەی بتوانم ئەگەر شتێک هەبێ جواب وڵام بمەوە. مامۆستا ببوورە بەردەوام بە کۆتایی پرسیارەکان دەکەن. باشە ئەوەشە بێت. ئێمە هەڵبەتە هاوڕێیان شتێک هەیە، یعنی من کۆمەڵێ بابەتم داناوە و کۆمەڵێ پرزنتیشنم دامن ناوە. بەڕاستی پرزنتیشن بەلای نەوازان چۆن شتێکە ئەتوانرێت پیشان برێت، بەڵام ئەوەیە ئێمە چەندێک بتوانین لە یعنی گفتوگویەکی ئەوە نییە تەفاعلی ئەنتەرئاکتیڤ بکەین، باشترە لەوەی سەرقاڵ بین بە پرزنتیشنەوە. ئێمە زۆر جار بابەتی ژینگەی بابەتێکی وشکە، بابەتێکی ئەبستراکت، داتای تایە، زانیاری تایە، ژمارەی تایە. ئەمەش خەڵکی ئاسایی حەزی لەم بابەتە نییە، حەقی خۆشیان. باشە من چۆن بابەتەکە والێ بکەم خەڵک بیخوێنێتەوە یان خەڵک تەماشای بکات؟ ئەی سەرچاوەکانی من چی؟ هەڵبەتە ئێستا یەکسەر ناچمە سەر مەسەلەی سەرچاوەکان، بەڵام ئەچمە سەر ئەوەی ئێمە چی بکەین بۆ ئەوەی بابەتەکانمان جێگەی سەرنج بن، بۆ ئەوەی بابەتەکانمان وشک و ئەبستراکت نەبن. یەکەم شت ئەوەیە ڕۆژنامەنووس چەندێ لە توانایە هەیە لە ژینگە تێبوو، لە کۆی سیستەمی ژینگەیی تێبکە، بزانێ ئیکۆسیستەم چییە، بزانێ ڕۆڵی ئاژەڵێک لە ناو سروشتا چییە، بزانێ ڕۆڵی زینەوەرێک لە ناو سروشتا چییە، بزانێ ڕۆڵی مێروویەک لە بەرهەمهێنانی خۆراکە چییە. ئەبێ ئەم قاعدە بڵین، ئەم بنەما زانستیانەی هەبێت بۆ ئەوەی
بتوانێت بابەتێکی ژینگەی بنووسێت. ئەبێ بزانێت کە ئەوترێ گازە گەرم کەرەوەکان مەبەست چییە لە گازە گەرم کەرەوەکان؟ ئەی چین ئەوانەی کەوا بەشداری ئەکەن لە زیادبوونی ڕێژەی گازە گەرم کەرەوەکانە. طبعا ئێمە ئەزانین گازە گەرم کەرەوەکان دووەم ئۆکسیدی کاربۆنە، گازی میتانە و چەند جۆرێکی گازی تریشە، بەڵام ئەم دوو گازە گازی طبعا دووەم ئۆکسیدی نایترۆجینیش، بەڵام ئەم دوو گازە بە شێوەیەکی سەرەکی بەشداری یەکەن لە گەرمکردنەوەی هەوایە. ئەبێ لەمە تێبگەین بۆ لە ڕووی زانستیەوە بێ لێ تێبگەین. خۆ من وەک ڕۆژنامە نووسێک بەڕاستی من زانستم نەخوێندووە، بەڵام من ڕۆژنامە نووسم لەم بوارەیە. ئەبێ وڵامم پێ بێ، ئەبێ خەڵک تێبگەینم بزان بۆچی ئێستا دنیا گەرم بووە. ئەمە یەکێکە لەوانەی کە ئەبێ هەڵبەتە ئێمە ناتوانین لێرەیە بچینە باسی ئەم هەمووانە بکەین، بەڵام بە شێوەیەکی سەرەکی بەسەری ئاڕۆین کە ئەوش ئەوەیە گازە گەرمکەرەوەکان دووەم ئۆکسیدی کاربۆن و هەروەها میتان و هەروەها گازی دووەم ئۆکسیدی نایترۆجین و گازەکانی تریش ئەمانە با بڵێن گازی سەرەکین ئێسانشەڵن لە ناو کەشە. بۆ چونکە ئەگەر ئەم گازانە نەبن ئەوە زەوی پلەی گەرمای زەوی لە خوار لە پلەی ژێر سفرە بێ بە 18 دەرەجە ژێر سفرە بێت، خواروی زیرۆ بێت، کەواتە ئەو کاتە ژیان لەسەر زەوی نامێنێت. بۆیە ئەمانە ضرورن لەسەر زەوی هەبن، لە کەشە ببوون، لە کەشە هەبن. بۆچی؟ بۆ گلدانەوەی بەشێک بڕێک لە گەرمی خۆر، لە گەرمی هەتاو لەسەر زەوی، بۆی زەوی ژیانی تیابێت. بەڵام گرفتەکە لەکوێیە؟ گرفتەکە لەوەیە بەهۆی چالاکی مرۆییەوە، بەهۆی پیشەسازیەوە، بەهۆی سیستەمی خۆراکەوە، دروستکردنی خۆراکەوە، بەهۆی زۆربوونی ڕێژەی دانیشتوان لەسەر زەوی ئەم گازانە لە حەدی خۆیان زیاترن. کە زیاتر بوون ڕێژەیەکی زۆر لە گەرمی لەسەر زەوی ئەهێڵنەوە، کە ئەم ڕێژەیەش بە زۆری لەسەر زەوی مایەوە، لە کەشە مایەوە، ئەو کاتە ئەم دیاردەیە دروستە بێ کە پێی ئەڵێن climate change یان با بڵێن گۆڕانکاری کەشوهەوا. زۆر جار ڕۆژنامەنووس هەڵە ئەکا لە نێوان با بڵێن climate weather، یان با بڵێن بە کوردی زمانەکەمان تا ئێستا پێش نەخستووە، من ناڵێم زمانەکەمان هەژارە، بەڵام ئەڵێن پێشمان نەخستووە، کە ئێمە ئەڵێن کەشوهەوا مەبەستمان مەناخە، بەڵام weather چی پێ ئەڵێن؟ مەبەستم تەقس. ئەمە یعنی ئێمە بۆ نمونە ئەمڕۆ بۆی هەیە، ئەم زستانە بۆی هەیە لە کوردستانە بۆ ماوەی هەفتەیەک باران بێت و سەرما بێت و پلەی سەرماش زۆر بێتە خوارەوە، یعنی بێتە ژێر سفر. بەڵام ئایا ئەم هەفتەیە کافیە بۆ ئەوەی بڵێن تەواو گۆڕانکاری ژینگە لە ئارایە نەما هەموو شتێک تەواو بوو؟ نەخێر. گۆڕانکاری ژینگە ئەوەی کە لە کەشوهەوایە دروستە بێ لە ماوەی هەفتەیەک و مانگێک و ساڵێکا دروست نابێت، لە ماوەی 10 ساڵە دروستە بێت. بۆ نمونە ئێمە بینەوە پێش چاوی خۆمان، من ڕۆژێک لە سایتی دەرەت پرسیاری ئەوەیان لێکردوتیان تۆ بۆچی بوویتە ڕۆژنامەنووسی ژینگەی؟ چیرۆکێکم بۆ گێڕانەوە. ئەمەش دیسانەوە پەیوەندی بە بابەتەکەی خۆمانەوەیە هاوڕێیان کە ئەوش ئێمە چۆن شتەکان بکەینە بابەتی گێڕانەوە. ئێمە لە گوندێکە لە گەرمیان بووین، ئێستش بەبیرمیە لە چەمێک هەبوو لە گەرمیان، خاڵم مەرەزەی ئەکرد لەو چەمەیە. ئێستا ئەگەر ئێوە بچنە ئەو چەمە و بیبنن تەسەور ناکەن ڕۆژێک لە ڕۆژان ئاو هەبوو بێت لەم چەمەیە. کە من مناڵ بووم وەک خەون بەبیرم بێت لەو چەمەیە جگەلەوەی مەرەزە هەبوو ژمارەیەکی زۆر باڵندە هەبوو لەو چەمەیە، ژمارەیەکی زۆر لەقلەق هەبوو، ژمارەیەکی زۆر لە باڵندەی تر هەبوو لەو چەمەیە ئەژیان. ئێستا کە ئەچم ئەیبینم ئەو چەمە هەست ئەەکەم، هەر خۆم هەست ئەەکەم ڕۆژە لە ڕۆژان ئاو نەبووە. یعنی ئەمەی کە ئەم وێنەیە کەوا لە یادەوەری مایە زۆر جار وەک یعنی تەنها فیلمێک یەتە پێش چاوم بڵێم وایە خەون بێت، نەخێر خەون نەبوو، ڕاستی بوو. ئەمە گۆڕانکاری ژینگەیە لە ماوەی چەند ساڵە ڕوویە، 10 ساڵە، 20 ساڵە، 30 ساڵە ڕوویە، لە ماوەی 40 ساڵە ڕوویە. ڕۆژێک
یەکێک ناو ناهێنم بەڵام برادێک بڕاستی نامەیەکی بۆ نردبووم لە ڕێگەی مەسنجەرەوە خۆتان باشتان بەبیرە ساڵی 2019 زستانی 2019 لافاوێکی زۆر دروست بوو لە کوردستان و لە عێراق و ئەو شتانە نامایەکی بۆ نردبووم ئەڵێ ئەرێکا کە تۆ سەری ئێمەت ئێشان بەم وشکە ساڵی و بە گۆڕانکاری ژینگە و بەم شتانە تەماشای وەزعەکە بزانم چۆن نەمزانی چۆن جوابێمەوە وتم هاوڕێگیان خۆی مشکلەکە ئەوەیە بوونی ئەو ڕێژە زۆرەش لە باران لە ماوەیەکی کەمە خۆی ئەمەش دەرەنجامی گۆڕانکاری ژینگەیە خۆی هەرواشە گۆڕانکاری ژینگە لێرەوە دیسانەوە هەر لە سیاقی بابەتەکەی لە زۆر شوێنە لە شێوازی وشکە ساڵیە ڕەنگەداتەوە لە زۆر شوێنی ترە لە شێوازی بارانبارینێکی زۆرە ڕەنگەیاتەوە بۆ نمونە لە فلیپین بۆ نمونە لە ڤێتنام لە شێوازی بارانبارینێکی زۆرە ڕەنگەیاتەوە و ئەبێتە هۆی تێکدانی کشتتوکاڵ بە تایبەتی کشتتوکاڵی برنج کە ئێمە میلەتێکی برنجخۆری ئێمە ئەتوانین بەم شێوەیە پەیوەندی لە نێوان بابەتەکانە دروستکەین ڕاستە ڤێتنام دوورە ڕاستە فلیپین دوورە ڕاستە وڵاتەکانی تری ئاسیا دوورن ڕاستە هەندستان دوورە لە هەندێک شوێنەکە برنج بەرهەمێنرێ بەڵام ئێمە خۆراکی ئێمە ئەگەر یەک ڕۆژ برنج لە کوردستانە نەمێنێ ئەزمەیەکی گەورە دروستە بێ کەواتە لێرەوە ئێمە ئەتوانین بابەتی ژینگەی لە کوردستانەوە پەیوەستکەین بە بابەتی ژینگەی لەکوێ لە ڤێتنام یان لە فلیپین یان لە هەندستان بۆ چونکە لە ئێمە وشکە ساڵیە بارانمان نییە لەلای ئەوان لەلای بەتایبەتی لە فلیپین و لە ڤێتنام باران زۆرە حەقلی برنج هەموو تێکەچێ کەواتە ئەمە پەیوەندیەکەیە جۆرێکی تر لە پەیوەندی کە هەر لەو ڕۆیە لەو بوارەوە باسێکەین لەوانەیە ئەگەر من ئێستا بابەتێک بنووسم لە ناو میدیای کوردیا بڵێم باسی توانەوەی سەهۆڵ بەندانەکانی جەمسەری باشوور بکەن بڵێن کاکە ئەم بابەتە زۆر یعنی دوورە لە ئێمە و کاریگەری کەم ئەبێ لەسەر ئێمە هەڵبەتە ڕۆژنامەنووس لێرەیە ئەبێ شارەزایی هەبێت چۆن ئەم ڕەبتە دروستکات ئەگەر بێت و سەهۆڵ بەندانەکانی باشوور جەمسەری باشوور بتوێنەوە و هەروەها سەهۆڵ بەندانەکانی گرینلاندیش بتوێنەوە هەموو ئەگەر بتوێنەوە ئاستی دەریا چەندێ بەرزە بێتەوە لە 2 مەتر زیاتر بەرزە بێتەوە کە لە 2 مەتر زیاتر بەرز بووەوە بەشێکی زۆری باشووری عێراق بەتایبەتی بەسڕە و عیمارە و ناسریە بەشێکی زۆری ئەم شوێنانە ئەبنە ژێر ئاوەوە هەر نامێنن کە بوونە ژێر ئاوەوە ئەو ملیۆنان خەڵکە لەوێن بەرەو کوێیە کەواتە بە شوێنەکانی تریان بەرەو کوردستانیان بەرەو بەغا ئەڕۆن بەرەو ئێران ئەڕۆن بەرەو تورکیا ئەڕۆن کەواتە ئەمە علاقەی هەیە بە ئەمنی خەڵکەوە علاقەی هەیە بە ئاشتەوایی کۆمەڵایەتیەوە علاقەی هەیە بە سەقامگیربوونەوە بۆیە ئێمە ئەبێ بەردەوام شتەکان پەیوەستکەین بە یەکتریەوە ئەم نمونانەم بۆیە هێنایەوە بۆ ئەوەی بڵێن کە چۆن سەربوونی مەسلەن ئاستێکی بەرز لە گۆڕانکاری کەش و هەوایە ئەگەر لەو پەڕی دنیاش بێ پەیوەستە بە ژیانی ئێمەوە ئێمە چۆن ئەتوانین هەڵبەتە لێرەیە دیسانەوە ئەگەڕێنەوە سەر ئەوەی ئێمە چۆن ئەتوانین ئەم مەسلەیە معالەجە بکەین ئەگەر بێت و تەنها تۆ داتاکان وەک خۆیان وەرگریت مەسەلەن ناسا وەکالەی ناسای ئەمریکی بەردەوام ئابدەیتیان هەیە ینی راپۆرتیان هەیە تۆ ڕاستە سەرچاوە زانستیەکە وەرەگریت داتاکە وەرەگری زانیارێکە وەرەگری بەڵام هەروە وەری مەگرە و بە وشکوڕەقی مەی خەبەردەستی خوێنەری کورد بگەڕێ لە کوردستانە چیرۆکێک بدۆزەرەوە پەیوەندی هەبێ بە ئاوەوە پەیوەندی هەبێ بە دارستانەوە پەیوەندی هەبێ بە ئاژەڵەوە بە مێرووەوە بە باڵندەوە بە ماسیەوە بە هەموو بوونەوەرەکانی تری ناو ئاوەوە ئەو ڕەبتە دروستکە اینجا بابەتەکە بخەبەردەستی خەڵک چۆ بۆ شار باژێر چۆ
چۆ بۆ گەرمیان بڕۆ بۆ بادینان بڕۆ بۆ هەر شوێنێکی تر لە کوردستانە پەیوەندیە دروستکە ژیانی جوتیاران ژیانی ئەو خەڵکانەی لەسەر ئاوەژین ژیانی ئەو خەڵکانەی کە لەسەر کشت و کاڵ ئەژین شتەکان پەیوەست کە بەیەکەوە ئینجار تەقدیمی خوێنەری بکە یان بڵێن بینەری بکە ئەگەر بێت و بەم شێوەی ئیشکەین ئەوە ئەتوانم بڵێم ئێمە سەرکەوتوو ئەبین لە ئیشەکەمانە زۆر جار تووشی ڕەشبینی ئەبین ئەمە ڕاستە خۆشم زۆر جار تووشی نەک زۆر جار هەر ڕەشبین نەبن بەڵام ئایا ئەو ڕەشبین نییە لە بەرامبەر دەسەڵاتێکی ئەوەی نییە گوێی خۆی داخستووە و وەکەوەی لەگەڵ دیوارە قسە بکەیت ئایا ئێمە بێدەنگین نەخێر بۆ چۆن بێدەنگ نەبین ئێمە بێدەنگ نابین لەبەر ئەوەی ئێمە تەنها لەگەڵ دەسەڵاتە قسە ناکەین ئێمە لەگەڵ کۆمەڵگا لۆکاڵەکانیشە قساکەین ئێمە ئەبێ خەڵکی پێنجوێن تێبگەینین کە بوونی ئەوان کە داهاتووی ئەوان کە داهاتووی نەوەکانی ئەوان پەیوەستە بە دارەکانەوە ئەگەر دارەکان نەمێنن ئەوە دارستانەکان نەمێنن ئەوە ژیانی خەڵکی پێنجوێنیش لە مەترسیایە ئەگەر بێت و ناوچەی ژینگەی ناوچەی سۆران و ئەو هەموو دارستانە نەمێنن ئەو کاتە ئەوانیش لە مەترسیان ئەگەر بێت و ئاژەڵەکانی ئێمە نەمێنن ئەوە مردنی هەر ئاژەڵێک مردنی هەر مێروویەک مردنی هەر باڵندەیەک مردنی هەر بوونەوەرێکی ناو ئاو ئاماژەیە بۆ مردن مەبەستم تەبان مردن ئەوە نا تەنها یەکدانە مەبەستم ئەوەی کە لەناو ئەچێت بۆ نمونە ئێمە جۆرێکمان هەیە لە جۆرەکان ئەگەر باڵندە بێ ئەگەر هەشتێ لەناو ئەچێت لە کوردستانە ئەگەر ئەم جۆرە لە باڵندە یان لە ئاژەڵ یان لە مێرو لە ناوچوو بە یەکجارەکی لە ناوچوو ئەو کاتە ژیانی ئێمەش لە ناو ئەچێت بەڵام لەوانەیە ژیانی ئێمە بەرگەی 100 ساڵی تر بگرێت 200 ساڵی تر بگرێت 1000 ساڵی تر بگرێت ژیانی ئەو ئاژەڵە زووتر لە ناو ئەچێت وەک ئێمە بەرگە ناگرێت بۆیە ئێمە لەگەڵ کۆمەڵگا لۆکاڵەکانی ئیشەکەین ئێمە زانیاری بە ئەوان ئەبەخشین ئێمە بەشداری ئەکەین لە بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری ئەوانە بەرامبەر بە ژینگەکەی خۆیان بەرامبەر بە سەرچاوەی خۆراکیان هەڵبەتە نەک بە جۆرێکی یعنیەوەی نییە بە جۆرێکی ئایدیالیستیانە بە جۆرێکی میسالی نا بە شێوەیەکی واقعی زۆر ڕۆژنامەنووس هەیە لەبەر ئەوەی خۆی ڤێژتێریانە مەسەڵەن گۆشت نەخۆرە ڕۆکخۆرە ئەوەی هەموو دنیا ڕۆکخۆر بێت نا ئێمە بەم شێوە کۆلۆنیالیە بیر ناکەینەوە ئێمە بەوە بیرەکەینەوە جۆرێک لە تێگەیشتن و جۆرێک لە کۆدێکی ئەخلاقی هەیە لە نێوان سروشت و لە نێوان مرۆڤە ئەم کۆدە ئەخلاقیە وایە یعنی تۆ زۆر جار مریشک مار بزن جۆرەکانی تری ئاژەڵ ئەوانەی کێوی بن ئەوانەی ماڵی بن ئەمانە بەشێکن لە سیستەمی خۆراک بۆ کۆمەڵگا لۆکاڵەکان ئێمە ناتوانین مەنیعان بکەین کە هەمویان ببنە ڕۆکخۆر ئەمە دیسانەوە ئەگەڕێمەوە ئەڵێم ئەمە جۆرێکە بیرکردنەوەیکی کۆلۆنیالیانەیە بەرامبەر بە سروشت و بەرامبەر بە ئینسان بۆیە ئەبێ بە شێوەیەکی عەقلانیانە بە شێوەیەکی ڕاشناڵ بیر بکەینەوە و شتەکان تەقدیم بە شێوەیەک بیر بکەینەوە بڵێن ئەم ئاژەڵانە کە هەن سەرچاوەی خۆراکی ئێوەن ئەگەر لەناو چوون ئەی ئێوە چی ئەکەن ئەبێ بڵێن بوونی پڵنگێک لەناو سروشتی کوردستانە گرنگە بۆ پاراستنی باڵانس لە چییە بۆ ئەوەی ژمارەی بزنەکەوەکانیش وەک خۆیان بمێننەوە زۆر زیاد نەکەن ئەمە یەک دوو ژمارەی بەراز زیاد نەکەن چونکە سەرچاوەی خۆراکی پڵنگ بزنەکێوی و بەرازە کەواتە ئەگەر بێت و پڵنگ هەبێت ئەو کاتە بەرازیش ژمارەی کەمە بێت ئەو کاتە بزنەکێوی ژمارەی کەمە بێت کە ئەوانی ژمارەیان کەم بوو ئەو کاتە کێڵگەی جوتیاران زیاتر بەراز هێڕش ناکاتە سەر کێڵگەی جوتیاران و هەروەها ئاژەڵە ماڵیەکانی جوتیارانیش
تووشی گێرمەکێشە و تووشی هەڕەشەی ئاژەڵەکێویەکان نابن. باشە خۆ من ئەم زانیاریانەم لە خۆمەوە وەرنەگرتووە بەڕاستی. پێش ماوەیەک یەکێک لەو چیرۆکە ڕۆژنامەنووسیانی کەوا بڵاوم کردەوە لەسەر هانە ڕەزا بوو کە دیسانەوە ناوێهێنم، بەشێکی ئەم زانیاریانم لە ئەو وەرگرتووە. کەواتە لێرەوە ئەچمە سەر خاڵێکی تر، ئەوش ئەوەیە سەرچاوەی تۆ چییە؟ ڕاستە وتمان وەکالەتە گەورەکانی دنیا، بەڵام لە ناوخۆی وڵاتەکەی خۆشە سەرچاوت هەیە، ریسێرچەرت هەیە، ئاکتیڤیستت هەیە، خەڵکت هەیە. کەواتە بڕۆ ئیشەکانیان بخەبەر چاوی خەڵک لەبەرەوەی زانایان با بڵێن ریسێرچەرە، یعنی ئەو تەنها سۆشیال میدیای لەبەردەسایە بۆ ئەوەی هەنێشت کات. ئەوە ئەرکی منە، ئەوە فەزلیش نییە، ئەرکی منە وەک ڕۆژنامەنووس بتوانم ئیشەکانی هەموو ریسێرچەرەکانی کوردستان لە بواری ژینگە و لە بواری سروشت و لە بواری فرەچەشتنی و لە بواری ژیانی کێویانە بخەمە بەردەستی خوێنەر. ئەم کەواتە ئەمەش سەرچاوەیەکە. سەرچاوەیەکی تر چییە؟ ئەوەیە کە بوونی تۆیە وەک ڕۆژنامەنووس لەسەر زەوی ئامادە بە لەوێ ئەتەوێت چی بنووسی. لە ئەخباری سیاسی و ئەمنیە زۆر ئاسانە تەلەفۆنەکەم هەڵگرم و بە تەلەفۆن لە شوێنەکەی خۆمەوە لەگەڵ دوو کەسا قسە بکەم و دوو لێدوان وەرگرم و بتوانم راپۆرتێک لە ماوەی نیم ساعتە راپۆرتێک بکەم. بەڵام بەڕاستی لە بواری ژینگەیە ئەوە ناکرێت. لە بواری ژینگەیە ئەبێ شوێنەکان ببینیت. ئەگەر نەشی بینی بێت، ئەگەر ئەو لەحزەیەش نەبین بێت، ئەبێ معلومات لەسەر هەبێت. من زۆر لەسەر مثلەن جنوبی عێراق نووسم، خۆ هەموو جار لە جنوبی عێراق نیم، بەڵام من چەند جار چووم لە بەغاوە دەستم پێ کردووە بە تەکسی و بە شەمەندەفەر و تا بەسڕە چووم. ئیتر لەوێ لەو مەسافەیە لە نێوان بەغا و بەسڕەیە چوومەتە گوندی وها لە خەیاڵمان نەبووە بەڕاستی، بۆ ئەوەی زانیاری پۆ بکەمەوە، بۆ ئەوەی چیرۆکی خەڵک بنووسم. کەواتە بوونی تۆ لەسەر زەوی ضرورە، یعنی کاتێک کە تۆ لەسەر تانجەرۆ ئەنووسی. بەڕاستی بۆ یەک وتار لەسەر تانجەرۆ بنووسم 3 جار چوومەتە سەر تانجەرۆ. جارێکیان لەگەڵ گروپێکی ڕۆژنامەنووس ئیشمان کردووە، جارێکی تر بە تەنها چووم بەس بۆی تێ بگەم چی ڕۆیە، جاری سێیەم چووم مقابلەی خەڵکم کردووە. کەواتە ئەبێ ئێمە بوونمان هەبێ لەسەر زەوی. هەڵبەتە لێرەیە بۆ ئەوەی نییە، یعنی ئەمە بەشێکە ئەوانەی کە ئەو قسانەی کە هەموو کردم ئەمە بە عەرەبین، ئەتوانم بڵێم ئەمە هەموو ئەوانن، یعنی کە باسم کردن. ئەمە ئەم وێنەیە کاک سەرکەوت غازی مامۆستایە بۆ پسپۆرە لە بواری گلدانەوەی ئاو لە زانکۆی گەرمیان. دیسان ئەویش یەکێکە لەو سەرچاوانەی کەوا زانیاری زۆرم لێ وەرگرتووە دەربارەی ژینگە و بەرەداربارەی ئاوی کوردستان. ئەمە هەڵبەتە لە هاوڕێیان باشتێک شتا پێ بڵێم، لەوانەیە تەسەوورکەن من لە کەنەداژیم، ساڵانێکی زۆر لە کەنەداژیم و ئیشیشم کردووە لە کەنەدا، ناو میدیای کەنەدیش شتم نووسیوە و بەشداری مەشهەدی میدیایی کردووە. ئەم وێنەیە لە کەنەدایە. تەماشاکەن ئەو ورچە چی ئاوێکە خواتەوە. ئەمە نزیکی ئەم ئاوە کارگەیەکی گەورەی ئاسن هەیە، کارگەیەکی هندیە بە شەراکەت لەگەڵ کەنەدایە. مەبەستم ئەوە نییە مشکلەکە تەنها کوردستان نییە و عێراق نییە و ڕۆژهەڵاتی ناوەڕاست نییە، لە وڵاتە پێشکەوتووەکانیشە ئەزمەیەکی گەورەی ژینگەی هەیە. ئەمەش ئەوەی کە باسم کرد کە یعنی لە مەسلەی مەناخ و لە مەسلەی تەقسە، یعنی دووشتی جیاوازن و هەروەها چۆنیش یعنی لەوانەیە ئەم جۆرە ئەم معادلەی کەوا هەیە لە تەقس و مەناخە زۆر جیاوازی دروست ئەکات. جیاوازی لە وڵاتانە
لە بەرزبوونەوەی پلەی گەرما لە وڵاتانە و هەروەها جیاوازی پلەی ڕێژەی بارانبارین لە وڵاتانە. ئەمش بە دنیایەوە کاریگەری زۆری هەبێت لەسەر کللتور، لەسەر ئابووری، لەسەر بوارە کۆمەڵایەتەکانیش. هەڵبەتە لێرە شتێک هەیە، ئەمە معلوماتێکی تاریخیە، ئەتوانن ئەمە ناونیشانی کتێبەکەیە، ئەتوانن خۆتان دوایی بەدوایە بگەڕێن بیدۆزنەوە. هەڵبەتە نازانم تەرجەمە نەکراوە بۆ عەرەبی بۆ کوردی بە ئەنگلیزی هەیە، من یەکێک بۆ لەسەر چاوەکانم. ئەوش ئەوەیە لە ساڵی 79 یەکەم راپۆرتی زانستی لە 79 ساڵی 79 درایە دەستی ئیدارەی جیمی کارتەر لە ئەمریکا دەربارەی هەڕەشەکان، هەڕەشە جینگەیەکان و هەروەها زۆربوونی ڕێژەی گازە گەرمکەرەوەکان. بەڵام ئەو کاتە لوبی پێترۆل زۆر گەورەتر بوو، بەهێزتر بوو، نفوزی زیاتر بوو لە لۆبی بۆری ژینگە. بۆیە راپۆرتەکەیان بەجێهێشت و لە بیریان کرد ساڵی 2019 ڕۆژنامەنووسێک لە نیویۆرک تایمز بەڵگەنامەکانی دەرکرد و ئەم کتێبەی لەسەر نووس. هەڵبەتە ئەوانەمان هەموو باس کرد کە ڕۆژنامەنووسە بێ فزولی بێ بڕوا بگەڕێ. شتێکی تر پێشەوەی بێنە سەرەوە شتێکی ترم ویست بڵێم، ئەوش ئەوەیە جگە لە پەیوەندی تۆ بە زاناکانەوە بە ریسێرچەرەکانەوە زۆر گرنگیشە تۆ لە ڕێگەی ئیمێڵەوە لە ڕێگەی سۆشیال میدیاوە بەردەوام لە کۆنتاکتابی لەگەڵ ئەو سنتەرە جیهانیانەی کەوا راپۆرتی بەردەوامیان هەیە دەربارەی ژینگە و دەربارەی گۆڕانکاریەکانی ژینگە. من خۆم ڕۆژانە ئەتوانم بڵێم بەدەیەها ئیمێڵم پێگات، تر ئیمێڵەکانە کەمەوە، مەجای ئەوەم نییە هەمویان بخوێنمەوە، بەڵام تەماشای تایتڵەکانەکەم چی تایتڵێک بەلامەوە گرنگ بێت ئەوە یەکسەر لینکەکەی ئەەکەمەوە. ئەگەر بێن بەرابەر بێت ئەوە باشتر، ئەگەر بێ بەرامبەر نەبێت ئەتوانم هەوڵدەم بیکڕم، یان ئەگەر نەشم کڕی ئەتوانم پەیوەندی بەو جیهەتەوە بکەم بڵێ من کەسێکم ئاها داوا ئەەکەم. زۆر جاروە یعنی ڕاتان هەبێ جارێک لە ئوسترالیا راپۆرتێک هەبوو، راپۆرتەکە ناوی پرۆفیسۆرەکەی تیا بوو، ئیمێڵێکم بۆ نارد، وتم من ڕۆژنامەنووسێکی وام پرسیارشم هەیە و هەروەها ئاکسسم نییە یعنی بۆ ئەوەی راپۆرتەکە ببینم، جگەلەوەی وڵامی یامەوە و نوسخەی PDFیشی بۆ ناردم. بۆیە بەردەوام زاناکان لەم ڕۆ بەڕاستی یعنی دەسوودەم کراون، یارمەتی زۆر ئەیەن. مرونە یعنی من بەسم نەرمی ئەوەیە کە تۆ ئەتوانی نین بی فلکسبل بی، بۆ چونکە توانی لەسەر لافاو بنووسی، ئەتوانی لەسەر مشکە ساڵی بنووسی، ئەوانە هەموو دیاردەی ئەتوانی لەسەر مەسەلەن ئەبێ ئەگەڕێمەوە مەسەن قاعدەیەکی علمی باشت هەبێت، ئەبێ بتوانین تحملیشت هەبێ. یعنی بەڕاستی ئەم شوێنەی کە چوون طبعا ئەمە وێنەی یەکێکە لە هاوکارەکانم لە باشوور عێراق ناوی تەحسینە، بەڵام پێکەوە چوون گەڕان. یعنی ئەم شوێنە ئەبینی زۆر گەرم بوو، زۆر گەرم بوو. ئێمە طبعا ئەو وێنەکەی لە بەیانیان ناگرتووە، بەڵام ئێمە کە چوین نیوەڕوان بوو، پلەی گەرما 50 بوو. وتر لەوانەیە بڵێ نا گەرمە ناڕۆم، باشە خۆ گەرمە ڕاستە، بەڵام لەو گەرمایە ملیۆنان بەشەر هەیە ئەژین، بۆیە منیشە چم لەگەڵیانە هەستیان پێ ئەەکەن. مەسەلەن ئەمە باس تەقریری سانەوە تەقریرێکی علمی و مجموعاتی بڵێن سەنتەرە زانستیەکان چۆن ئەبێ بەردەوام لەگەڵیان نابیت. شتێکی ترەیە هاوڕێیان ئەوش ئەوەیە بەڕاستی زمانی کوردی و تەنانەت زمانی عەرەبیش بەو دەوڵەمەندیەوە سەرچاوە زۆر نین لەسەر ژینگە و لەسەر بابەتەکان. بۆیە باشە ئەگەر هەوڵ بن، ئەگەر بە هەر ڕێگایەک بێ زمانی ئینگلیزی باش فراوانترین زمانە لە بواری مەسەلە ژینگەیەکانە، زمانەکانی تریش بەڵام نەکوب زمانی طبعا ئەوە باسم کرد ئیمێل و ئیشتراکردن و بەرحاڵ ئەمانە وابزانم کارزان وابزانم 5 دقە زیاتریشم وانە.
بڵێ مامۆستا بەردەوام بە مامۆستا دەکەیت. تەواو بوو نامێ هاوڕێیان و بەشێکی زۆریان هاوپیشەم نامێ زۆر ئاسایی ئەگەر کۆتایی پێهات دەرگای پرسیارەکان وەڵا دەکەم. ئەتوانم چەند بەس ئەگەر یارمەتی بۆ ئەوەی بگەڕێمەوە سەر ئەوەی باسی ئێمە بابەتەکان بوو ژینگە و میدیا باسمان کرد و هەروەها چۆن لە داتاوە ئێمە شت بگێڕین. ئەتوانم هەر شتێک نەبووە باس نەکراوە ئەتوانم لە پرسیارە بۆی حەز بۆی ماوە بهێڵمەوە بۆ پرسیارکردن. شاشەکە دەگەردا بەیچ کە فێسبووکی جەناب لەسەرە ببوورە فەیسبووکی نی لەسەرە چۆن شاشەکە شێر کردەوە لەسەر فەیسبووکە. ئەو سۆری جار زۆر چاکە مامۆستا دەست خۆش زۆر سوپاس دەکەین بۆ پێشکەشکردنی ئەم سمینارە. بەڵێ سوپاسی مامۆستا خالید دەکەین بۆ پێشکەشکردنی ئەم سمینارە دەست خۆش بێ. بەڕێزان هەر کەسێک پرسیاری هەیە ئێستا من دەرگای نامەکان واڵا دەکەم و دەتوانن پرسیارەکانتان لە ڕێگەی نامەوە ئاڕاستەی مامۆستا بکەن بەڵام تکایە پرسیارەکە بە پەیوەست بێ بە وڵاتەکەەوە. یان کارزان ئەتوانین ئەگەر هەر کەسێکیش بەڕاستی بۆی تەفاعولێک دروست بێ هەر بە دەنگیش پرسیارەکە بکە بەڵام داتەکە دیارە باشە. ڕێزان هەر کەسێک دەیەوێ بەدەنگ قسە بکات تەنها با دەستی بەرز کاتەوە بۆ خۆم ببینم و مایکەکەی بکەمەوە بەڵام پرسیارەکان تکایە بە کورتی بن بۆ ئەوەی فریای هەموو پرسیارەکان بکەین و ئێستاش فۆرمێک لە شوێنی ناوەکان دادێن بۆ بەڕێزانی کەوا پرسیاریان یا دەتوان فۆرمەکە پڕ بکەنەوە و هۆڵەکەش جێبێڵنەوە ئەوانەشی پرسیاریان هەیە دەتوان پرسیارەکانیان بکەن. و هەر کەسێک ناتوانێت نامە لێرە بنووسێت تکایە با لە تەلەگرام پرسیارەکەی بکە من لە هۆڵی تەلەگرامەکە پرسیارەکەی بۆ دەگوازمەوە لێرە. ئێستا فۆرمەکەمان داناوە بەڵێ کاکیوە فەرموو. باش قوربان نازانم دەنگم یاننا دەنگت دێ فەرموو هەموو کاتێکت باش بەڕێزم. دەستخۆشیتان لێ یەکەم سوپاس بۆ مامۆستا. من پرسیارێکی کورتم هەیە ئەگەر سەرنجێکی هەیە بێنە سەر پرسیارەکەم. من خەڵکی پێنجێنم لە پێنجێن ڕێژەیەکی زۆر لە